الرحيم. الحمد لله، الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. لدواي سورة الحجرات دسينا سورة الدخان كديار المصحف كان دا للافرة شوارسطو نوتو شش دايا كۆمەڵێک زانیاری پێشەوەی بچینە سەر تەفسیرەکەی لەسەر سوورەتی ئەددوخان. تەمان دەزانین کە سوورەتی ئەددوخان لە مەککەی هاتوۆتە خوارێ، دوای سوورەتی زوخروف کە هەر لە تەرتیبی قورئانەکەش لە دوای سوورەتی زوخروفە، دوای سوورەتی زوخروف هاتوۆتە خوارێ، کەوتۆتە جوزئی 25ەم. تەمان لە ڕیزبەندی سوورەتەکاندا ڕیزبەندی 44 وەرگرتووە، لاپەڕەکەی وەکو گوتمان 496 و 59 ئاەتە. کێشەیە بەڵێ 346 وشەیە بە وشە. ئەگەر بە پیت حسابیکەین 1431 پیتە، 1431 پیتە. یعنی ئەگەر کەسێک سوورەتی دوخان بخوێنێتەوە یەک جار و لە بەرامبەر هەر پیتێکدا 10 خێرت دەست دەکەوێت، یعنی 1431 زەربی دەیکە چەند هەزار دەردەچێ؟ تەنها خوێندنی سوورەتی ئەددوخاندا کە لەوانەیە ئینسان ئەگەر بە جوانی بزانی بخوێنێتەوە بە 7 دقان هەموو سوورەتەکەی بخوێنێتەوە، چونکە سوورەتێکی کورتە و ئاەتەکانی ئاسانن. کۆمەڵێک فەرمودەمان لەسەر سوورەتی ئەددوخان هەن، جارێ با باسی فەرمودەکان کەین، ئەو جار حکمی فەرمودەکان ئایا سیحەت و ڕاستیەتی فەرمودەکان تا چەندەیە. پێغەمبەرمان صلی الله عليه وسلم یەکێک لە حەدیثەکانی دەفەرمێت من قرأ حامیم يعني الدخان ليلة جمعة أو يوم جمعة بنى الله له بيتا في الجنة. دەفەرمێت هەر کەسێک شەوی جمعە یان ڕۆژی جمعە سوورەتی دوخان بخوێنێت، خوای گەورە ماڵێک لە ماڵەکانی بەهەشتی بۆ دروست دەکات. ئەوە یەک لە حەدیثەکان. حەدیثێکە دەفەرمێت من قرأ حامیم الدخان في ليلة أصبح يستغفر له 70,000 ملك. دەفەرمێت هەر کەسێک شەوانە سوورەتی ئەددوخان بخوێنێت، ئەو شەوە تا بەیانی 70,000 مەلایکەت داوای لێخۆشبوون بۆ ئەو کەسە دەکەن. و حەدیثی کەمان هەیە لەسەر فەضلی سوورەتی دوخان کە دەفەرمێت هەر کەسێک پێش خەوتن سوورەتی دوخان بخوێنێت، خوای گەورە لە هەموو گوناهەکانی خۆش دەبێت و لە هەموو خراپە و تاوانێک دەیپارێزێ. بەڵام بۆ معلوماتتان طبعا ئەو حەدیثانەی کە باسی فەضلی سوورەتی دوخان دەکەن، ئەوانەی باسمان کردن هیچیان دەرەجەکەیان دەرەجەی سیحەتیان نییە، هیچ حەدیثەکان صحیح نین و دەرەجەی حەسەنیشیان نییە. بەڵام حەدیثەکان طبعا ضعیفن، نەک هەڵبەستراو، ئاگاتان لێی بێ. فەرمودەی هەڵبەست لاوازیش هەندێک عولەما ڕەئیان وایە لەو کارانەدا کە تەشجیعکردن و هاندانن، بە نمونە خوێندنی سوورەتی دوخان ئەگەر هیچ حەدیثێکیشی لەسەر نەبێ وایە خۆ ئەگەر سوورەتەکەی بخوێنی وایە 1431 حرفت خوێندووە، وایە ئەو حرفانە بۆ یەک بەدە حساب دەکرێن، وایە بۆ کۆمەڵێک معلوماتی ورد لە ناو سوورەتی دوخاندا هەیە و بیرت دێتەوە و ئاەتی خوا و کەلامی خوات خوێندوێتەوە. بۆیە لەو شتانەدا کە تەنها لایەنی باشیان هەیە تەشجیعکردن و هاندانن بۆ کاری چاکە، عولەما دەفەرمون ئەگەر لە حەدیث و فەرمودەی ضعیفیش کاریان پێ بکرێت و ئیشیان پێ بکرێت ئیشکالێکیان تێدا نییە. بەڵام حەدیثی صحیحمان نییە لەسەر سوورەتی دوخان کە پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو سوورەتی مولک هەموو شەوێ خوێن بێتی، یان ئەو حەدیثانەی لەسەر سوورەتی سەجدە هەمانن بە نمونە بە صحیحی لەسەر سوورەتی دوخان نیمانە. بەڵام زۆرێک لە عولەما دەڵێن تەجروبەمان کردووە، تاقیمان کردوتەوە کە ئەو کەسەی کە سوورەتی دوخان دەخوێنێتەوە بە تایبەتی شەوانە، خوای گەورە کۆمەڵێک چاکەی لەگەڵ دەکات. یەکەمیان ئەوەیە کە خوا ڕەحمەتی بەسەردا دەبارێنێت، بەپێی حەدیثەکان بێ خوای گەورە لەو کەسە خۆش دەبێت کە شەوانە سوورەتی دوخان دەخوێنێتەوە. هەر بەپێی ئەوەی لە حەدیثەکان وەردەگیرێت خوای گەورە خێر و بەرەکەت و ڕزق و ڕۆزی بەسەر ئەو کەسەدا دەڕێژێت کە
سوورەتی دوخان دەخوێنێتەوە و ڕزقی فراوان دەبێت بەپێی حەدیثەکان بێ دیسان 7,000 مەلایکەت دوعای بۆ دەکات و بۆی دەپارێتەوە شەیطان لی دوور دەکەوێتەوە و سحر و جادو و کاریگەری بەسەر کەسەکەەوە نابن و هەروەها دەڵێن دەشپارێزرێ لە هەموو خراپە و ناخۆشیەک لەو ڕۆژەدا کە سوورەتی دوخانی خوێندووە ئەگەریش تووشی ببێ شتێک کە بە ڕواڵەت بەلایەوە ناخۆشە خی گەورە هەر بەچاک و بە باشە بۆی حساب دەکات گرنگ سوورەتی دوخان یەکێکە لە سوورەتەکان کە بەشێکە لە قورئان و وەکو سوورەتەکانی دیکە تەبعاً لای ئێمەی مسلمانان تەبعاً تەفسیر دەکرێ و جێبەجێ دەکرێ ئەو فەرمودانەشی کە لەسەری هاتوون وەک کە دەڵێ ضعیف ئاگاتان لێ بێ یعنی یەکسان نییە یعنی قسەی پێغەمبەر نییە دەگونجێ قسەی پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم بەڵام ڕێگاکانی گەیشتنی حەدیثەکەی بە ئێمە زۆر دقیق و دروست نین یعنی ناتوانی زەمانەتی تەواو بدەیت بۆیە دەکرێت ڕاز بن دەکرێت ڕاز نەبن دەکرێت ئیشیان پێ بکەین لەبەرەوەی ئەگەر هەموو شەوێ سوورەتی دوخان نەک جارێک 100 جار بخوێنی هەر قازانج دەکەی هیچ زەرێرێک ناکەی وایە خۆ سوورەتانە کە هیچ حەدیثێکیشیان لەسەر نییە وایە هیچ قازانجێکی دنیایشیان نییە ئێمە کە دەیخوێنین قازانجە قیامەتیەکە و ئەجرە قیامەتیەکە و یەک بەدە و یەک بە سەد پیتەکان کە بۆمان دەنووسرێن هەر لە شوێنی خۆیانن سەرەتای سوورەتەکە تەمان دەفەرمێت حامیم بەو سوورەتانە دەوترێ حەوامیم ئەو جزئانەی 24 و 5 و 6 و کە سەرەتای سوورەتەکان بە حامیم دەست پێ دەکە بە حەوامیم مەشهورن یعنی ئەو سوورەتانەی کە ئاەتی یەکەمیان حامیمە تەمان حامیم خوێندنەوەکەی تەفسیرەکەشی لە جێی کە خوێندومانە تەمان حا بەتەنێ معنای نییە میم بەتەنێ معنای نییە خوا بۆ بەکاری هێناوە بۆ ئەوەی بە بتپەرستەکانی مەکە و بەو کەسانە بڵێ کە ئیمانیان بەوە نییە قورئان کەلامی خوایە پێیان بڵێ قورئان پێک هاتووە لە حا و میم تا و ها لام و ڕا بەنمونە ئەگەر پێتان وایە قورئان کەلامی خوای نییە و کاتی خۆی محەممەد بۆ خۆی قورئانی هەڵبەستووە دەی ئێوەش لەو حرفانە بتوانن قورئانێک هاوشێوەی ئەو قورئانە بنووسنەوە یا سوورەتێک هاوشێوەی ئەو سوورەتە بنووسنەوە کە ناتوانن نەشتانتوانی و تا قیامەتش کەس پێی ناکرێت بەڵگەیە لەسەر چی لەسەر ئەوەی کە قورئان کەلامی خوایە هیچ کەسیش ناتوانێت قسەی وەکو قسەی خوا تەرتیب کات و ڕزیان کە ئەو جار دەفەرمێت وەلکیتابی الموبین سوێن بەو کتێبە کە ڕوون و ئاشکرایە والکتاب سوێن بەو کتێبە سوێن بەو کتێبە بەو قورئانە کە سیفەتی ئەو قورئانەی چۆنە الموبین هەرچی تێدایە ڕوون و ئاشکرایە ڕوون و ئاشکرایە هەموو کەس ئەگەر بیەوێ لێی تێدەگا لێی حاڵی دەبێ و حکمەکانی پێچ و پەنایان تێدا نییە والکتاب الموبین سوێن بەو کتێبە کە بڕیار و حکمەکانی ناوی هەمووی ڕوون و ئاشکران ئەوە یەک ئنا ئەنزەلناه فی لەیلەة مبارەکە بێگومان ئێمە ناردوومانەتە خوارێ ئەو قورئانە فی لەیلەة مبارەکە لە شەوێکی زۆر پیرۆزدا ئەو شەوە پیرۆزە کام شەوەیە بەپێی زۆرینەی تەمان تەفسیرەکان و ڕەئی عولەما شەوی لەیلەة القەدرە بەڵام هێندێک قەولیش هەن کە باسی شەوی پازدەی شەعبان دەکەن بەڵام بێگومان تەمان ئەوەی کە باسی شەوی قەدر دەکرێت دەقیقترە شەوی قەدر دەکەوێتە مانگی ڕەمەزان قسەی تێدا نییە وایە لە مانگی ڕەمەزان دەکەوێتە کام شەوەیە کۆتاییەکەی لە کۆتاییەکەی لە تاکەکاندایە مەرز نییە تەنها شەوی 27 بێ بەڵام شەوی قەدرە کە شەوی قەدر زۆرێک لە عولەما ڕەئیان وایە کە گۆڕانکاری بەسەردادێ هەر ساڵی دەگونجێ شەوێک لەیلەة القەدر بێ ئەو ساڵی کە قورئانی تێدا هاتوۆتە خوارێ ئەو شەوەی کە قورئانی تێدا هاتوۆتە خوارێ گرنگ شەوی قەدر بووە شەوێکی زۆر ڕێزدار بووە بەچیش ڕێزەکەی وەرگرتووە ڕێزەکەی لە چیەوە بۆ هاتووە لە قورئانەکەی ها جا قورئان چەند جار هاتوۆتە خوارێ تەوان ئێمە سێ جار سێ جۆر سێ شوێنمان هەنە قورئانی لێ هاتوۆتە خوارێ قورئان کەلامی خوایە تەبعاً وایە لە خواوە یەکەم جار قورئان دابەزێنراوە بۆ ناو لەوح المەحفوظ لەوح المەحفوظ هەمووی بەیەکەوە چۆن لە لەوح المەحفوظدا نووسراوە و هەیە ئێمە نایزانین و کەسیش نایزانێت چونکە کەس لەوح المەحفوظی نەبینیوە جگە لە خوای گەورە وازحە
لا لوح المحفوظ بو آسمانی دنیا هەر لە شەوی قەدردا خوای گەورە هەر هەموو قورئانی ناردۆتە خوارێ بۆ شوێنێک کە پێی دەوترێت بەیت المەعموور. بەیت المەعموور ماڵێکە وەکو کەعبەی بەڵام لە ئاسمانەیە، مەلائیکەتەکان لە جیاتی ئینسانەکان بە دەوریدا تەواف دەکەن، شوێنی پەرستن و پەرستگای مەلائیکەتەکانە. قورئان بە نووسراویش لە شەوی قەدردا هەمووی لەوێ دانراوە. وازەحە؟ سێم هاتنە خوارەوەی قورئان لە ئاسمانی دنیاوە بۆ سەر زەوی. بەشی یەکەمی قورئان تەنها 5 ئاەتی سوورەتی عەلەق لە شەوی قەدردا هاتوونەتە خوارە. دەنا قورئان هەمومان دەزانین لە ماوەی 23 ساڵ داهاتۆتە خوارێ. هەموو قورئان بۆ سەر زەوی لە شەوی قەدردا نهاتووە. تەنها 5 ئاەتی سوورەتی عەلەق اقرأ باسم ربك الذي خلق خلق الإنسان من علق تا 5 ئاەتەکەی سەرەتا لە شەوی قەدردا هاتوتە خوارێ کە ئەو شەوە بۆ پێغەمبەر صلى الله عليه وسلم تيدا طبعا پێغەمبەراتی پێبەخشراوە و جیبریل هاتۆتە لای و فێری ئاەتەکانی کردووە کە ئەو کاتە زۆر یەقینیشی نەبووە کە پێغەمبەرە ترسی لێ نیشتۆ و دواتر ڕۆیشتۆتەوە لای خەدیجەی و خۆی داپۆشی. واضحە کەواتە کە دەڵێ ئینا ئەنزەلناه فی لەیلەة مبارەکە، بێگومان ئێمە قورئانمان دابەزاندووە. دامان بەزاندووە بۆ کوێ؟ بۆ لەوح المەحفوظ. دامان بەزاندووە بۆ ئاسمانی دنیا، لەوێشەوە دامان بەزاندووە سەرەتای دابەزاندنەکەیمان ناردووە بۆ سەر زەوی لە شەوێکی زۆر مبارەک. مبارەک یعنی چی؟ یعنی پڕ بەرەکەت، پڕ پیرۆزی، پڕ چاکە، کە لەیلەة القەدر خەیڕ من ئەلف شەهر. شەوی لەیلەة القەدر هەرچی تێیدای بکەی خێرەکەی زیاترە لە خێری هەزار شەو یا هەزار مانگ. هەزار مانگ یعنی 83 ساڵ و 4 مانگ. ئەگەر یەک نوێژی بکەی لە شەوی قەدردا و خوا لێت وەرگری، وەک ئەوەی وایە 83 ساڵ بەسەر یەکەوە بزنوێژت کردبن. شەوێک لەیلەة القەدر قورئان بخوێنیەوە بە نمونە تا بەیانی، وەک ئەگە خوا لێت وەرگرێ وەک ئەوەی وایە تەمەنت 83 ساڵ بوو بێت و هەر 83 ساڵەکەش بەبەردەوامی قورئانت خوێن بێت. لە ڕاستیدا ئاەتەکە ناڵێ بەقەت 83 ساڵیشە، دەفەرمێ خەیر من ئەلف شەهر، دەڵێ چاکترەکە ئەگەر نیەتەکەت خاوێن بێ لەوانەیە خوا بەدوو ئەوەندە و سێ ئەوەندەش بۆت حساب بکە. بۆیە ئینا ئەنزەلناه، بێگومان ئێمە قورئانمان ناردۆتە خوارێ لە شەوێکی زۆر بەپیت و بە بەرەکەت و پیرۆزدا. ئینا کوننا، بێگومان ئێمە بە دڵنیاییەوە منذیرین، خەڵکی ئاگادار دەکەینەوە، خەڵکی دەترسێنین لە عەذاب و سزای خوا لە دۆزەخ و لە ناخۆشیەکانی قیامەت بۆ ئەوەی خەڵکەکە نزیکی نەبێتەوە. ئینا ئەنزەلناه فی لەیلەة مبارەکە، ئاەتەکە دوشتی تێدایە، بێگومان ئێمە ناردوومانەتە خوارێ ئەو قورئانە لە شەوێکی پڕ بەرەکەت و پیرۆزدا. ئینا کوننا، بێگومان بە دڵنیاییەوە ئێمە منذیرین، ئێمە خەڵکی ئاگادار دەکەینەوە، ئێمە ترسێنەر بۆ خەڵکی دەنێرین، ئێمە خەڵکی لە ناخۆشی و لە ناڕەحەتیەکانی دوای مردن ئاگادار دەکەینەوە. ئەو جار دەفەرمێت فیها، هەر لەو شەوەدا کە قورئانی تێدا هاتۆتە خوارێک کە شەوی قەدرە، یفرەقو یعنی لە یەکتر جیا دەکرێنەوە، كل ئەمرین هەموو فەرمانێک کە حەکیم، کە هەموو فەرمانەکانیش کە لێک زیا دەکرێنەوە لە جێگای خۆیدان و لە شوێنی خۆیدان. فیها یفرەقو، فیها ئەو یفرەقو بە معنای جیاکردنەوەش دێ، بە معنا ڕوونکردنەوەش دێ. هێندێک لە مفەسیرین دەفەرمون لەو شەوەدا ڕوون دەکەینەوە هەموو فەرمانێک کە سیفەتی فەرمانەکان وایە، فەرمانەکان فەرمانی بەجێن و لە شوێنی خۆیدان. یعنی چی؟ لە شەوی قەدردا خوای گەورە کاری یەک ساڵی خۆی تەسلیم بەچێ دەکا؟ بە مەلائیکەتەکان دەکا. لە شەوی قەدردا خوای گەورە بنمونە مەلەک المەوتی بانگ دەکا، پێی دەڵێ ئەو ساڵ ئەوەندە کەسەی دەمرێنی. تەواو مەلەک المەوت تەنها و تەنها لە شەوی قەدر ڕادەزانێ ئەو ساڵی چەند کەس دەمرن. جاگەر ناوەکەی لەکرد بێ خۆماندووکردنی ناوێ، تەوانکەی وەختەکە هات دێ و ئەگەریش تەمان لەکنی نەبێ ناتوانێ بیخاتە ناوێ. مەلایکەتی باران بەنمونە میکائیل کە بەرپرسی باران بارینە، خوای گەورە لە شەوی قەدردا پێی دەڵێ ئەو ساڵ بارانەکە ئەوەندە دەبارێنی و لە فڵان جێگەی و لە فڵان شوێنەش دەبارێنی. یعنی مەلایکەت بەس منەفیذن، بنمونەوەی بەرپرسی بایە پێی دەگوترێ ئەو ساڵ ئەوەندە بایە دێ، ئەوەی بەرپرسی دار و درەختە، ئەوەی بەرپرسی ڕزقە،
خوای گەورە هەموو ئیشەکانی خۆی بەچێ دەکا بە مەلائیکەتەکان دەکا لە شەوێکدا ئیشەکانیان پێدەسپێرێ لە شەوێکدا ئیشەکان بۆ مەلائیکەتەکان ڕوون دەبنەوە لە شەوی قەدردا خوای گەورە لە ئەزەلەوە دەزانێ مرۆڤایەتی و ئینسانەکان چیان بەسەر دێت و چی دەکەن بەڵام مەلائیکەتەکان تەنها لە شەوی قەدردا ئەوەندەی دەزانن کە خوا بۆیان ڕوون دەکاتەوە ئیشی یەک ساڵی خۆیان دەزانن تەنها کە ساڵەکە تەواو بوو دەبێت جارێکی دیکە لیستێکی دیکە وەرگرنەوە بەپێی لیستەکە کە هەمووی ئەمری خوانە ئیشەکانی خوای گەورە لە کەوندا جێبەجێ دەکەن ئیننا فیها لەو شەوەدا یوفڕەق دەکرێت بڵێن ڕوون دەکاتەوە یان جیا دەکاتەوە خوای گەورە لە لەوح المەحفوظ كل ئەمرین هەموو فەرمانێکی حەکیم بەجێ و پڕ لە دانایی و کە دیارە ئیشی خوای گەورە هیچی بێ حکمت نین و هیچیشی بە نەزانانە نین نەعوذ بالله طبعا كل فيها يفرق لەو شەوەدا يعني شەوی قەدر چۆن شەوێکی مبارەکە و قورئانی تێدا هاتۆتە خوارێ چۆن خوای گەورە پێغەمبەرانی ناردووە و دەنێرێ بە هەمان شێوە لە شەوی قەدرشدا هەرچی فەرمان هەیە فەرمانی یەک ساڵە هەیە یوفڕق ڕوونی دەکاتەوە و جیای دەکاتەوە بۆ كل ئەمرین هەموو فەرمانێکی حەکیم بەجێ و پڕ لە دانایی ئەمڕەن هەموو شتەکان ئەو هەموو ئەو شتانەی ئەو ساڵی بەسەر هەر دروستکراوێکدا دێت نەگەر بەسەر ئینسانیدا بەڵام لە کنچێ بەڵێ نەخێر ئەگەر دوعای بکەی خوا دەزانێت دوعاکەی دەکەی پێشەوەی بیکەی بۆی گۆڕی خوا دەزانێت تۆ چ دەکەی ئەو ساڵە چەند دوعایان دەکەی بە نمونە بەپێی دوعاکانی خۆت ئەو کاتە شتەکەی هەر بۆ نەنووسی لە ئەسڵدا فيها يفرق كل ئەمر حەکیم لەو شەوەدا لە یەکتر جیا دەکرێنەوە هەموو فەرمانێکی پڕ لە حکمت و دانایی ئەمڕەن ئەو فەرمانانە چێ دەریان دەکا ئەمڕەن ئەو فەرمانانەی لە شەوی قەدردا دەردەچن و تەسلیم بە مەلایکەتەکان دەکرێن خوا دەفەرمێ من عندنا لەلایەن ئێمەوە فەرمانەکان دەردەچن ئەمڕەن من عندنا فەرمانێکن لەلایەن ئێمەوە دەردەچن ئەوجا دەفەرمێ ئینا کونا مرسلین بێگومان ئێمە ڕەوانە دەکەین نێردراوانی خۆمان ئەوجا ئەو مرسەلینە دەگونجێ مەبەستی پێغەمبەران بن سەلامی خوایان لێبێ کە دەیان نێرێ دەگونجێ مەبەستی پێ مەلائیکەتەکان بن کە نوێنەری خوای گەورەنە بۆ جێبەجێکردنی ئیشوکارەکانی خوای گەورە لەسەر زەوی حاڵین ئینا ئەمڕەن من عندنا ئەو فەرمانانەی کە دەردەچن لە شەوی قەدردا هەمویان لەلایەن ئێمەوە دەردەچن ئەو جار ئینا کونا بێگومان هەر ئێمە بەتەنها چ دەکەین مرسەلین ڕەوانە دەکەین نوێنەرەکانی خۆمان دەنێرین نوێنەرەکانی خۆمان کە مەلایکەتن دەیان نێرین تا ئیشەکان جێبەجێکەن یان پێغەمبەرانن سەلامی خۆیان لێبێت تا پەیامی خوای گەورە بگێنن ڕەحمەتەن من ڕەبیک خوا دەفەرمێ ئەو ناردنی قورئان و پێغەمبەرانە ڕەحمەتێکە لەلایەن پەروەردیگارتەوە ڕەحمەتەن ئەو ناردنی پێغەمبەرانە سەلامی خوایان لەسەر بێ بۆ مرۆڤایەتی و ناردنی قورئان ڕەحمەتەن من ڕەبیک میهرەبانیەکە لەلایەن پەروەردیگارتەوە کە بەبێ گومانی چاکترین ڕەحمەتیشە ها چونکە بەهۆی قورئانەوە ئینسان دەتوانێت ژیانی قیامەتی خۆی مسۆگەرکە هو إنه هو السميع العليم بێگومان هەرخوا هەموو شتێک دەبیستێت و ئاگاداری هەموو یەتێکش ڕەحمەتەن من ڕەبیکە ناردنی پێغەمبەران و قورئان میهرەبانی و بەزەییەکە لەلایەن ئێمەوە ئینەه بێگومان خوا ئەو خوایەی کە پێغەمبەرانی ناردووە کە قورئانی ناردووە السەمیع العەلیم بەس ئەوەش هەموو شتەکان دەبیستێ هەرچی بیڵێ دەیبیستێ و ئاگاداری نیەتی دڵەکانش رب السماوات والأرض وما بينهما پەروەردیگاری ئاسمانەکان و زەوی و ئەو شتانەشە کە لە نێوانی ئاسمانەکان و زەویدایە رب السماوات پەروەردیگاری ئاسمانەکانە والأرض وەروەها پەروەردیگاری زەویشە وما بينهما پەروەردیگاری ئەو شتانەشە کە لە نێوانی ئاسمانەکان و زەویشدایە إن كنتم موقنين ئەگەر ئێوە یەقینتان هەیە لە خوایەتی ئەو خوایەدا ئەگەر ئێوە یەقینتان هەیە بە خوایەتی ئەڵڵا بۆ ئەوەی بیپەرستن و عەبدایەتی بۆ بکەن
ئەو ئەڵڵاهی کە دەبێ عەبدایەتی بۆ بکەن و بیپەرستن و گومانتان نابێ لێی هەبێ و دەبێت لە بەرامبەریدا دڵنیابن هەمان ئەو خوایە کە ئاسمانەکان و زەوی بۆ دروست کردوونەها بتپەرستەکانی مەککە کە لێیان دەپرسرا کێ ئاسمانەکان و زەوی دروست کردووە بەبێ گومانی وەڵامیان دەدایەوە دەیانگوت ئەڵڵا بەس کە لی دەپرسین ئەی بۆچی لات و عوزای دەپەرستن بۆچی لات و عوزای دەپەرستن ئەو خوای بەتەنێ ناپەرستن دەیانگوت ئەو لات و عوزایانە دەمانگێنن بە خوا گەورەکە یعنی یەقینیان نەبوو کە خوای خاڵقی ئاسمانەکان و زەوی ڕاستەوخۆ دەنگیان دەبیستێ ئاگاداری نیەتی دڵیانە پێیان وابوو کە دەبێت لە بینی خوای ئاسمانەکان کە ئەڵڵایە لەگەڵ خۆیاندا وەسەتێکە بێ نێوانێکە بێ بە یەکتریان بگەێنێ بۆیە مەرج نییە بتپەرست تەنها کەسێک بێ کە پێی وابێ خوایەک هەیە ئاسمان و زەوی دروست کردووە کەس قسەی ئاوا ناکە کەسیش قسەی ئاوای نەکردووە کەسێک پێی وابێ لە بینی ئینسان و خوادا دەبێت سێم هەبێ بە یەکترت بگەێنێ زۆرێکە لە هەڵەتێک گەیشتن و لە حاڵی بوون ئەو خوای من و تۆ دەبێ بیپەرستین ئەسسەمیع وایە ئەسسەمیع العەلیم هەرچی دەیڵێ دەیبیستێ بەبێ ئەوەی کەسمان لە بینی دابێ و ئاگاداری نیەتی دڵیشمانە بەبێ ئەوەی کەس پێی بگەێنێ بۆیە دەفەرمێت ڕەبی السەماواتی ئەو خوای هەموو شتێک دەبیستێت و هەموو شتێک دەزانێ کام خوایە ڕەبی السەماواتی وەلئەڕضی ئەو خوایە کە بەدی هێناوە کە دروستی کردووە سەرپەرشتی دەکا ئاسمانەکان و زەوی و ئەوەی لە نێوانی ئاسمانەکان و زەویدا ئین کونتم موقینین ئەگەر ئێوە سەبارەت بەو خوایە بپەرستنی ئەو خوایە لە دڵنیاییدان چونکە دڵنیایی لە پەرستندا بەشێکە لە عەقیدە و بیر و باوەڕ یەقینی 100% بە هەموو سیفەتەکانی خوا نەبێ وەک ئەوەی وایە نەعوذ بالله ئینسان ئیمانی پێی نەبێ دوو دڵبوون لەوەی کە خوا دەبیستێ خوا دەبینێ خوا ئاگاداری کردارەکانتە خوا دەسەڵاتی بەسەرتەوە هەیە یەکسانە بە لە دین دەرچوون بۆیە دەفەرمێت ئەگەر ئێوە یەقینتان هەیە لە دڵنیاییدا لا ئیلاهە ئیلا هو هیچ کەسێک شایانی بەندایەتی بۆ کردن نییە جگە لە ئەو لا ئیلاهە هیچ کەس بۆ ئەوە نابێ بیکەینە پەرستراوی خۆمان و عەبدایەتی بۆ بکەین جگە لە ئەو خواش چۆنە کە دەیپەرستین یحیی دەژیێنێ هەرچی ژیانە بەدەست ئەوە وەیومیت و دەژمرێنێ ئەوجا ڕەبوکم وەڕەب ئابائیکم الئەوەلین پەروەردگاری ئێوە و پەروەردگاری باب و باپیرانی پێش ئێوەشە سەرەتاشە لا ئیلاهە ئیلا هو ئەو خوایەکە پەرستراوێکە کە هیچ کەسێک شایانی بەندایەتی بۆ کردن نییە جگە لە ئەو یحیی دەژیێنێ ژیانت بەدەستی ئەوە وەیومیت دەژمرێنێ ڕەبوکم پەروەردگاری ئێوەشە وەڕەب ئابائیکم الئەوەلین پەروەردگاری باب و باپیرانی ئەوەلین سەرەتاو پێش ئێوەش بەڵام خوا دەفەرمێ بەل هۆم بەڵام بتپەرستەکانی مەککە فی شەکین لە جیاتی یەقین فی شەک لە گوماندان یەلعەبوون لەناو گومانیش دوودڵیشدا گاڵتە دەکەن و ڕادەبوێرن و کات بەسەر دەبەن بەل هۆم بەڵام بتپەرستەکانی مەککە بەل ینی بەڵام بەلەکە زۆر جارێکە باسمان کردووە بۆ ڕەتکردنەوە یعنی ئەوان یەقینیان نییە بە خوایەتی ئەڵڵا ئەدی لە زیاتی یەقینچیان هەیە هم فی شەکین ئەوان لە گوماندان ئەو جاری یەلعەبوون لەناو گومانەکەی خۆیاندا کات بەڕێ دەکەن و ژیان بەڕێ دەکەن و جا فعلا قەلەق بوون محەممەدیان دەبینی عەلەیهی سەڵات وەسەلام 40 ساڵ لە ناویاندا درۆی نەکردووە بۆیە کە قسەی دەکرد تەمان نیان دەتوانی بە تەواوی قسەکانی ڕەتکەنەوە حاڵین لێ کە بیریشیان دەکردەوە بە عەقڵی پووسی خۆیان بیریان دەکردەوە تەبعاً دەسەڵاتی لات و عوزاکانی خۆیان لەگەڵ ئیخوای بەرامبەر دەکرد بۆی چۆن لات و عوزاکانی ئەوان نیان دەتوانی مردوو زیندووکەنەوە و شت بژێن و شت بنێرن پێیان وابوو خاڵقی ئاسمانەکانیش دەسەڵاتەکەی هەر لە دەسەڵاتی خواکان دەسێ بۆیە کەوت بوونە قەلەق کە بە عەقڵی خۆیان بیریان دەکردەوە پێیان دوور بوو یان مەحاڵ بوو ئینسان زیندوو بێتەوە کە گوێشیان لە پێغەمبەر دەگرت صلی الله علیه وسلم پێغەمبەر لەگەڵ خەڵکی درۆی نەکردووە چۆن لەگەڵ خوای درۆیان دەکا تۆزە قەناعەتێکیشیان بە قسەی ئەوی هەبوو بەڵام نەیگەیاندبوونە دەرەجەی یەقین هەتا ئیمانیش نەتگەیەنێتە دەرەجەی یەقین بە ئیمان حساب نییە هەتا چۆن ئێستا ئیمانت بەوەی هەیە کە لێرە دانیشتووی قسە دەکەی
هاتووی دوێنێ بەسەرتدا تێپەڕیوە ئاواش ئیمانت بەوە نەبێت کە بەیانی قیامەت دادێ و کە قیامەت داها زیندوو دەبیەوە بەهەشت و جەهەنەمت لە پێشە بەو شێوازە قەنەعەتت پێی نەبێ بە ئیمان حساب ناکرێ بۆیە خوا دەفەرمێ بەل هوم ئەوان بتپەرستەکانی مەکە فی شەکین لە گوماندا یەلعەبون ڕایان دەبوارد و کاتیان بەڕێ دەکرد بەڵام خوای گەورە بە پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم فارتەقیب چاوەڕێ بە ئەی محەممەد صلی الله عليه وسلم یەومە ڕۆژێک تەئەتی دێت السەماء دێت بۆ ئەو ئاسمانە ئەو ئاسمانەی ئێوە دەیبینن دەهێنێ بدوخانین مبین دووکەڵێکی ڕوون و ئاشکرا جا ئەو دووکەڵە یەکێکە لە علامەتەکانی قیامەت کە هاتووە تێپەڕیوە بتپەرستەکانی مەکە کە ئازاری پێغەمبەریاندا صلی الله عليه وسلم پێغەمبەر هەرچی محاولە بوو لەگەڵی کردن تا ببنە ئیماندار هەزاران زۆر بەڵگە و دەلیلی عەقلی بۆ هێنانەوە کە قیامەت هەیە و زیندووبوونەوە هەیە قەناعەتیان نەکرد دوعایەکی لێکردن پێی وابوو پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگەر خوای گەورە تۆزێک تووشی ناڕەحەتیان کات و ئەزیەتیاندا لەوانەیە ناڕەحەتی و ئەزیەتەکە ببێتە مایەی پەشیمان بوونەوە و بە خۆداچوونەوە فعلاً هەندێک جارە ئینسان لە خۆشیدا خوای لەبیر نایەتەوە وایە بەڵام خوا کە زلەیەکی میهرەبانیت لێ دەدات تووشی ناخۆشیەکت دەکات لە ناخۆشیەکەیدا جاری وهەیە بەهۆش خۆت دێوە ئەو بەهۆش خۆ هاتنەوە بۆ هەندێک کەس دەبێتە بەهۆش هاتنەوەیەکی یەکجاری و ئەو ناڕەحەتیەشی کە تووشت بۆ دەبێتە زلەی میهرەبانی بەڵام بۆ کەسی عیناد و کەل لە پۆت کەم وهەیە بەڕاستی ئینسان کە لە حاڵەتی ئاساییدا بەعەقڵ بیری نەکردەوە دڵی نەکردەوە کەم وهەیە لە ژێر زەخت و زۆریدا ئیمان بچێتە ناو دڵەوە چونکە عادەتەن ئیمان لە حاڵەتی طبیعی و بە ئاسایی دەبێت بچێتە دڵ و دڵ دەبێت بە خۆشی وەری بگرێ نەگە بە تۆ بزی چونکە دڵ بە تۆ بزی ناکرێتەوە زەحمەتە جا پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو ڕوویە دوعای لێکردنوتی خوایە خەڵکی مەکەی تووشی گرانیەکەی تووشی قاتی و قڕیەکیان کەی هەروەکو چۆن کاتی خۆی سەردەمی یوسف خەڵکی میسر تووشی قات و قڕی و گرانی کردن فعلا خوای گەورە دوعای پێغەمبەری قبول کرد بێبارانی وشکە ساڵیەکی زۆر سەخت ڕووی کردە خەڵکی مەکە بە زۆرێک تەمان خەڵکی مەکە کەلاکی تۆپیویان دەخوارد لە برسان پێستی مردارەوە بۆکانیش وشکیان دەکردەوە دەیان کوتا دەیان خوارد و بێبارانی ئەوەندە تینی بۆ هێنابوون تەپ و تۆز و غوبار وا دنیای ئاسمانی مەکەی گرتبوو کەسەکان ئاسمانیان نەدەبینی و پێش خۆشیان بە چاکی نەدەبینی جا باسی ئەو مووقیفەی دەکا کە هەر ئیمانیان نەهێنا و باوەڕیان نەهێنا چاوەڕێ بە خوای گەورە دوعاکەت قبول دەکا فەرتەقیب چاوەڕێ بە ئەی محەممەد صلی الله عليه وسلم یەومە ڕۆژێک تەئتی السەماء دێتە ئاسمان یا ئاسمانەکەی ئاسمان دێنێ دێتە ئاسمانی مەکە بدوخانین مبین دووکەڵێکی ڕوون و ئاشکرا کە هەموو کەس دەیبینێ یەغشە الناسە ئەو دووکەڵە چۆنە یەغشە الناسە هەموو خەڵکی دادەپۆشی کەس لی دەرباز نابێ یەغشە الناسە دادەپۆشێ خەڵکی ئەو جار خەڵکەکە دەڵێن چی هذا عذاب ئەلیم ئەوە بەڕاستی سزایەکی زۆر سەختە و زۆر ناخۆش ئەوە ئی دنیایە یەغشە الناسە دادەپۆشێ هەموو خەڵکی یعنی هیچ کەس لە خەڵکی مەکە نییە هەز بە ناخۆشی و لە ناڕەحەتیەکەی نەکات و مەترسی لێ نەنیشێ هەر هەموو خەڵکی دادەبۆشێ هەموو خەڵکەکەش زۆرینەی خەڵکەکەش هەتا بێ باوڕەکانیش دەڵێن چی هذا عذاب ئەلیم ئەوە سزایەکی زۆر بێش جا دەڵێن چی رب نەکشف عنا العذاب دەڵێن ئەی خوایە هەڵگرە لەسەرمان ئەو سزایە جا هەندێک لە مفەسرین دەفەرمون هاتوونەتە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم وعدیان بە پێغەمبەر داوە گوتویانە ئیمان دێنین ئەتۆش دوعا بکە سزاکەمان لەسەر لاسێ چۆن یەکەم جار بە دوعای تۆ هاتووە دەزانین بە دوعای تۆش لا دەچێ وعدی ئیمانیان داوە پاڕاونەتەشەوە گوتویانە چی رب نەکشف عنا العذاب ئەی پەروەردیگارە هەڵگرە لەسەرمان ئەو سزایە ئینا مؤمنون بێگومان ئێمە ئیمان دێنین رب نەکشف ئەو وعدانە زۆر جار ئێمەش دەیدەین تینێکت بۆ دەکەوێ ناڕەحەتیەکی لە دڵی خۆتەوە لەگەڵ خوای لەوانەیە هەزار وعدی بدەیت
ڕاستی جا ئەگەر وعدەکان ڕاست بن وەکو گوتم ئینسان ڕاستکە فعلا ئەو ناخۆشەی بەسەرت هاتووە ئەو تنگانەیە بۆ دەبێتە زلەی میهرەبانی و بەڕەحمەت بۆت حساب دەبێت بەڵام ئەگەر خوا نەخواستە فێڵکردن بێت و خۆ خەڵەتاندن بێ و پێ دوابێ خواش دەخەڵەتێنێ نەعوذ بالله خوای گەورە لەوانەیە داواکاریەکەت جێبەجێ کا بەس بۆی بیانود نەبێ بەڵام خۆ ئاگای لە نیەتتا رب نەکشف عنا العذاب خوایە هەڵگرە لەسەرمان ئەو سزایە ئیننا مؤمنون بەبێ گومانی ئێمە باوەڕدێنن خوش دەفەرمێ چی پێشەوەی سزاکەیان لەسەر لابا دەفەرمێ ئەنا لەهم الذیکڕا چۆن چۆنی ئەوان بیر دەکەنەوە و ئامۆژگاری وەردەگرن لە ژێر زەخت و لە ژێر فشار و لە ژێر ناخۆشیدا دووکەڵ و قات و قڕیەک سەختتر و ناڕەحەتترە یا ئەو عەذاب و جەهەنەمەی کە پێغەمبەر کاتی خۆی بۆی باس کردبوون ئینسان لە جەهەنەم نەترسێ بەڕاستی لە قیامەت و ژیانی بەرزەخی نەترسێ بە بێدینی ئامادە بی بڕۆی بەڵام ناخۆشیەکی کاتی دنیای دنیات لێ بێک بێنێتەوە و تەنگت پێ هەڵبچنێ وانێک کە هەموو ناخۆشیەکانی دنیای کاتێت وایە باران نابارێ ئەو پەڕی خەڵک لە تینوان دەمرێ خۆسی لێدێ مردن تەر لە پێش وایە لە شوێنێک نەخۆش دەبی خۆ چاک نابیەوە ئەو پەڕی لە ژێر ئازارەکەیدا دەمری خۆ ئینسان تحملی ناخۆشیەکانی دنیا نەکەی ئەگەر ئینسان زەڕێک ئیمانی هەبێ چۆن تحملی و بەرگەی ناخۆشیەکانی قیامەت دەگرێت کە سەرەتایان هەیە و کۆتاییان نییە جاخوا دەفەرمێ ئەنا لەهم الذیکڕا چۆن چۆنی ئەوان ئامۆژگاری وەردەگرن ئەنا لەهم الذیکڕا چۆن چۆنی ئەوان ئامۆژگاری وەردەگرن و بەچی ئەوان ئامۆژگاری وەردەگرن وەقەد جاءهم ڕەسوول مبین بێگومان هاتبوو بۆیان پێشتر پێغەمبەرێکی ڕوون و ئاشکرا ڕوون و ئاشکرا دەیانزانی محەممەد پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم بە قسەی پێغەمبەریان نەدەکرد بەڵام ئێستا هەر تووشی بێبارانیەکی تووشی دووکەڵێکی برسێتیەکی تۆزێک بۆن تینیان لە هێستاوە بە دووکەڵەکەی باوەڕ دێنن یعنی جێی سیقەنین جێی متمانەنین باوەڕ لە کاتی تنگانە و ناڕەحەتیدا زۆر جێی پشت پێبەستنێ نییە ئەو کەسە و جێی متمانەش نییە زۆر وقد جاء ئەنا لەهم الذیکڕا ئەنا چۆن چۆنی لەهم ئەوان الذیکڕا ئێستا ئامۆژگاری وەردەگرن وقد جاءهم بێگومان هاتبوو بۆیان پێشتر ڕەسوول مبین پێغەمبەرێکی ڕوون و ئاشکر بەڵام خوا دەفەرمێ ثم تولوا عنه پاشان کە عەذابەکە لاچوو تولوا عنه عفو ثم يعني دوای ئەوەی کە پێغەمبەریان بۆ هات تولوا عنه پشتیان لە پێغەمبەرەکە کرد وایە پێشتر پێغەمبەریان بۆ هاتبوو پێشەوەی خوا هیچ سزایەکیان بدا وایە ثم تولوا عنه پاشان ڕوویان لەو پێغەمبەرە وەرجێڕا پشتیان لەو پێغەمبەرە کرد وقالوا پێیان گوت چی معلم فێرکراوە شێتیشە فێرکراوە دەیانگوت هەندێک جار دەیانگوت ڕاهیبەکان فێریان کردووە هەندێک جار دەیانگوت فاڵچیەکان فێریان کردووە هەندێک جار دەیانگوت پیاوێکی حیبرانی هاتووە فێری کردووە و دەشیانگوت شێتە ثم تولوا پاشان ڕوویان ینی پاش هاتنی پێغەمبەر بۆیان کە دەشیانزانی پێغەمبەرێکی ئاشکرا پشتیان لە پێغەمبەرەکە کرد وقالوا گوتیان معلم فێرکراوە شێتیشە تەوەن دوو شتی عەکسی یەکترن کابرا شێت بێ معنای هەیە فێری کتێبێک ببێ هەرچی عەرەبە لە بەرامبەریدا دەستەوەستان بێ وانە ناکرێ شێت حەلەق و بەلەقی دەڵێ قسەیەک دەڵێ هیچی دوو کەلیمەی بەسەرێکەوە نینە بەڵام بۆ خۆشیان تەوان نیان دەزانی چ وەسفێکی پێغەمبەر بکەن و چۆن خۆیان بدزنەوە لە پابەند بوون لەو فەرمانانەی کە پێغەمبەر دەیکە جا خوا دەفەرمێ ئینا کاشف العەذاب بێگومان ئێمە هەڵدەگرین سزا بەڵام قەلیلەن ماوەیەکی کەم یعنی لە دنیادا دەگونجێ سزایان نەدەینەوە ئینا کاشف العەذاب بێگومان ئێمە کاشفین لا دەبین هەڵدەگرین العەذاب ئەو سزای کە تووشی بوون قەلیلەن ماوەیەکی کەم بەڵام خوا دەفەرمێ ئینەکم عائیدون بێگومان ئێوە دەگەڕێنەوە سەر خراپەکاریەکانی خۆتان و ئینا کاشف العەذاب بێگومان ئێمە هەڵدەگرین لەسەرتان ئەو سزایە قەلیلەن ماوەیەکی کەم ماوەکەی لابردنی سزاکە کاتیە چونکە ئەو پەڕی لە دنیادا خوا سزاتان ناداتەوە ئەگەر لەسەر وەک دەڵێ خراپەکانتان بەردەوام بن جارێکی دیکە سزای خواتان بۆ دەگەڕێتەوە ئینەکم عائیدون بێگومان ئێوە دەگەڕێنەوە سەر خراپەکانتان جا خوا دەفەرمێ یەومە نەبطیش البەطشەتە الکوبڕا یەومە بیر بکەنەوە لەو ڕۆژەی نەبطیش ئێمە
سزایان دەدەین بە بەطشەتە الکوبرا بە سزای گەورە یەومە نەبطش البەطشەتە الکوبرا یعنی بیر بکەنەوە لەو ڕۆژەی کە ئێمە سزایان دەدەین بە سزای گەورە ئیننا منتەقیمون بێگومان ئێمە لەو ڕۆژەدا لەو کاتەدا تۆڵەیان لێ دەکەینەوە یعنی بەڵێ ئەمە سزاکەمان لەسەر لابردن ئەوانیش دووبارە خراپەکەی دەکەنەوە کە دووبارە خراپیان کردەوە ئێمە جارێکی دیکە بە سەختتر بە ناڕەحەتتر سزایان دەدەینەوە جا ئەو ئاەتەی 16 هەندێک دەفەرمونون مەبەستی جەنگی بەدرە لە جەنگی بەدردا 70 کەسیان لەوانەی کە لە هەرە دژەکانی پێغەمبەر بوون صلی الله عليه وسلم بەدەستی مسلمانان کوژران هەر لە دنیادا تۆڵەی گەورەتریان لێ بوویەوە پێشتر بە برسیەتی ئەوجار بە کوشتن وایە 70شیان لێ بەدیل گیرە هەندێکیش لە مفەسیرین دەفەرمونون خوای گەورە بە بەطشەی کوبڕا ناوی بردووە مەبەستی قیامەتە چونکە سزای قیامەتێ سزای تۆڵەی حەقیقیە ئەوەی دنیای هەرچی بەسرت بێ بۆ ئیمانداری و بۆ کافریش هەر کاتی یەومە نەبطش البەطشەتە الکوبرا ئەم ڕۆژەی کە ئێمە سزایان دەدەین و دەیانگرین بە گرتن و سزا گەورەکە ئیننا منتەقیمون بێگومان ئێمە ئەو کاتە تۆڵەیان لێ دەکەینەوە پاشان دەفەرمێت وەلەقەد فەتەننا قەبلەهم سوێن بەخوا و بەبێ گومانی تاقیمان کردنەوە لە پێش ئەوانیشدا قەومە فیرعەونە گەلی فیرعەون داوای خوایەتی دەکرد وایە لە خۆشترین ژیانی دنیاییدا دەژیان بەڵام کاتێک کە موسا پێغەمبەریان بۆ چوو لە جیاتی ئیمان بە موسا بێنن لە بەرامبەر موسادا وەستان و دژایەتی موسا و شریعەتی موسایان کرد خوای گەورە چی لێکردن؟ خوای گەورە بەو هەموو دار و دەستە و دەسەڵات و توانایی کە هەیەیان بوو لە ئەودا هەمویانی خنکان جا لە ئاەتەکانی دواتردا وەلەقەد فەتەننا سوێن بەخوا ئێمە تووشی تاقیکردنەوە و ناڕەحەتی و ناخۆشیشمان کردن لە پێش ئەواندا قەومی فیرعەون گەلی فیرعەون وەجاءەهم هاتبوو بۆ ئەوانیش ڕەسوول کەریم پێغەمبەرێکی زۆر ڕێزدار و بەڕێز کە موسا بوو ئەن ئەدوا ئیلەیە عیباد الله موسا چی بە فیرعەون گوت پێیگوت ئەن ئەدوا بیدە دەست من عیباد الله بەندەکانی خوا ئەن ئەدوا یعنی داوات لێ دەکەم بیان دەیە دەست من عیباد الله بەندەکانی خوا ئینی لەکم ڕەسوول ئەمین بێگومان من بۆ ئێوە نێردراوێکی دەستپاک و ئەمین و خیانەت و ناپاکیتان لێ ناکەم لە ئاەتەکانی دیکەدا باسراتەکەی و بەراوردەکەی دەکات لە بینی بتپەرستەکانی مەککە و قەومی فیرعەون لە بینی پێغەمبەری ئێمە و موسا پێغەمبەردا سەلامی خوای لەسەر بێ صلی الله علی سیدنا محەممەد وعلى آله وصحبه أجمعین